مزگەوت جامعە تواشاکەی مزگەوتی گەورەت و مزگەوتی ماشەڵڵا گەورەت و پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم وەختێکی مزگەوتی دروست کردیەوە بۆ جێگەی عیبادەتەوێ ئەوەڵ بۆ جێگەی عیبادەتەوێ بۆ جێگەی مەولوونامەوێ بۆ جێگەی تواشاکەی ئەوای مەراسیمگەر هەر مەراسیمی بێ لێنە بەرگوزارەوێ و مەراسیمەکان هەر مەراسیمی بێ لێنە بەرگوزارەوێ نوێژ جەعمە چەند ساڵن لێرە نوێژ جەعمە بەرگوزارەوێ در حدود 400 ساڵە مزگەوت جامعە هەم نوێژ جەعمە لێنە بەرگوزار بووە لێنە بەرگوزار بووە ئێستا لە دەری چۆ تواشاکە 30 دانە حوجرەی هەست ئەو 30 دانە حوجرە لە زمانێکە کلاس قورئان بووە لێنە حوجرە هەست ئەو حوجرە گەلە تواشاکەی حوجرەیەک ماهنەی خۆی میحراوی هەست لەو عانە ئەو مەڵاگەلە مێزەرەیان بەس کەسەوە بۆیان و بوونەسە تواشاکەی مەڵا نەهاتنەسە ناو مەزەت هەنە ناو ئەو حوجرە بووە ئێستا ئەو حوجرەش دیاسە تەحویل ئێمە دیاسە تەحویل 30 دانە حوجرەش 30 دانە حوجرەی هەست 30 دانە 24 دانە ستونی هەست ئەم مزگەوت جامعە مزگەوتی گەورە مزگەوتی گەورە لە سنە لە مزگەوتی گەورە لە سنە 24 دانە دەریان دروست کردگە بووی 24 دانە ستونیان دروست کردگە بووی ئەو دەرگەلە دەرحدود 15 دانە دەرەکانی هەواکەشن ئەوانە هەواکەشن دەستێکی هەوافینکی تێرێ دەستێکی هەواگەرمی ئەوە دەستێکی هەوافینکی تێ دەستی هەواگەرمیەوە 6 دانەشیان تواشاکەی وەختی بین بۆ نوێژ جەعمە ئانی مەراسیمی بین نوێژ جەعمە لە یەک دەرگاوەتێن وەختی نوێژەکە تەواو بوو 6 دانە دەرگای بازەوی بۆ ئەم مەردومە ئەڕوویتە دەرەوە لە دوو تەرەفەوە تەرەفێکی تواشاکەی لە دەست چەپە وەختی بەم جۆرە دانیشی لە دەست چەپە لە دەست ڕاستەوە 11 دانەیان باز ناوێ لە دەست چەپیشە 6یان بازەوێ ئەوە بۆ هەرەکە دەوێت بۆ مردم هەرەکەتکە بڕویتەوە وەختێکی تە تواشاکە ئەمە 24 دانە ستونیان دروست کردگە بووی و مزگەوتی گەورەس و ئامەڵڵا خان وەختێکی درۆستی کردگە لەو زمانە دروستی کردیە وشیەشی کەشی قوڵنگەکەی بۆشن نوێ سوحی بە قەزا نەچووی هەتا هەناردیگیانە لە مەریوانە یەک کابرا بووە یە مەریوانە وتیگیانە عیبادەت فراکە چوادانە ڕیشەمویان هەناردگە بۆ لای وتیانە ئەشەی بێ قوڵنگەکە ئەو بۆشنێ ئەو هەرتێک دەسیدا ئەمر سەریا وتیە بێژە پێش شەرمەندەی خۆم سێ فەرزم چووە ناتانم بێم ئامەڵڵا خان خۆی فەرمایشتی کردیەوە وتیە یەک فەرزم چووە من خۆم قوڵنگەکە وەشنم خوڵنگەکەیان وایشیانی هەرەکەتیان کردگەیتەوە ئەم بەزەتیانە دروست کردی دیوارەکانی گشتی بە خشتە ئێستا تۆ تواشاکەی تیکە ئاهەنی تیان نیە تیکە چووی تیان نیە تەنیا پایەکان چویان تێخستکە ئەو پایەچە پۆکە چویان خستکە وتیانە لەو زەمانە شایە زەلزەلە بێ فکر ئەوەیانە بووە ئەو پایانە تەواو پایەکانی چویان تێخستکە دوو تەرەفە چویان تێخستکە وتیانەوە زەمانی بێ زەلزەلە بێ ئەو پایە ئەو چووە بەر ئەو پایە گەلاشی بگرێ ئێمە خۆمان بەرقمان کەشیە لێنە بەرقەکەمان کەشیە میترمان بهین مەتەیان هاوردێ مەتەی هەتا 2 میتری ئەم مەتە 2 میتریاندایان کونایان کردگەل لەم دیوارە تواشا گشتی خشتی دەردا شتێکی تر دەنابێژی یا هەڕگە یا شتێکە گشتی ئاجۆرە بە ئاجۆر دۆستیان کرد پانی دیوار هەستی 3 میتری هەست هەستی 2 میتری هەست لە 2 میترۆ خوارە نییە اینجا ئیسە بانەکەشیان تواشاکەی ئەوە باری سەنگینە بانەکەی هەست 2 میتر 3 میتر هەستی 3 میتر خاکیاتیە لەو زمانە پوکەنەوە خاکیان تێکردووە خاکیان تێکردووە ئێستا میراث فەرەنگی قەرار بووە مۆهەندێزی بێنن خاکەکەی بەردارن ئەو خاکە لەو زمانە پوکەنەوە وەختی ئاجۆرەکەیان تواشاکەیە پوکەنەوە خاکیان تێکردووە خاکەکەیان تێکردووە هەستی 3 میتر خاکیاتەیە یعنی خاکەکە ئێڵەکیان کردیە گشتی ئێڵە کردیا ئێڵە کردیا تواشا خاکی زەریف ئێڵە کردیا ناوی تەمیزیان کردووە وەلی ئێستا ستونەکان شستیان کردگە ئێتە قەرار بووە مۆهەندێزیان هاو تواشایان کەن ئەم خاکە لاوەن خاکەکە لاوان بیکەنە بە پوکە بازم بارەکە سەنگینە ئەری بارەکە سەنگینە ستونەکانی شتیان کردگە ئێتە لەو زمانە تواشاکەی وەختی ئەم بەم جۆرە بووە لە زمانێکە ئەوەشەیسە تۆ ئەیوینی ئەو تەختە دروستیان کردگە ئەو تەختە جێگەی معەزم بووە لە زمانێکە معەزم چووە سەبان
هەم جووا خوتبەکەی داوە هەم بانگەکەی چیان داوە وەختی بانگەکەیان داوە لێنە لە زمانی بووە بەرق نەوە ئیمکاناتیان نەوە ئەو زمانە ئیمکاناتیان نەوە لێنە بانگەکەی داوە ئەم گومەزگەلە لە بانەوە ئەم گومەزگەلە گوتی سەوا پەخشواکەن سەوایان پەخشۆکەدا ئەو کەسانە لە دەرەوە بوو نوێژیان خونگە سەوای بانگەکەیان ژنەفکەوێتە نوێژەکەیان خون ئەمانە ئەو درگاگەلە ئەو درگاگەلەی تۆ ئەیوینی ئەوانە گشتی تواشایەکەی بازی یەکەی گشتی کولورە هەوافنکی هاوردگە بانەکەش یان دروست کردی وەختی هەواگەرمی بڕۆیتەبان ئەو هەواگەرمیەکە بکێشی ئەمە پایینەکان گشتی هەوافنکی تێرێ وەختی ئەو دانە بازەکەی لە تەک ئەو دانە بازیەکەی ئەمە لە خوارە هەوافنکی تێرێ وەختی مردمەکە دانیشی هەواگەرمیەکە بڕۆیتەبان ئەوەیە دروست کردی هەواگەرمیەکە بکێشی ئەمە دەرحدود لە زمانێکە دەور 400 ساڵ تاریخی هەست ئەو 400 ساڵە معلوم نیە چەند ساڵ دروستیان کردیەوە حتى معلومة شن صار دوله تويسر حساوة سيدانا حجرة هذا سيدانا حجرة هذا أو سيدانا حجرة ترتيبي قشتي يعني النقشة كتيانية بيجي مزتكو دركو بانكا قشتي يكيكا قشتي بوسيلة آجور دروز بوا قشتي آجوري شواشينية شواقلوفية آجورا كانيج درجاء إسات واشا كي تواوي شو جنگلا قشتي شو جنگلا درجاء كله يعني تداني كي إسات حساوة تواو أم مزتا ئێمە دوو دانەمان هەز ئاهەنە پایەگاکەی دانێکی هەز ئاهەنە باقیەکەی گشتی بە چۆ دروست بوو چۆ جەنگەڵە میراثفەرەنگی جیاوازی هاوردیە دروستی کردێ هەتا مەنارەکانیی لەبانەوە گشتی چۆ جەنگەڵە لە زمانێکە جۆرۆچیان کردێ بە چۆ دروستیان کرد من ئێستا واشاکەی لە زمانێکا بووە بەو جۆرە بووگم لە دۆڵاویم تواشاکە 4 ساڵ شوانیم کردیە 4 ساڵ ڕەنجبەریم کردیە کاریگەری دنیام کردیە ئەم شارەکە ئەو شارەکە شوان بووم لاڵیامە لەخوا لە کۆعاوەڵانە وتم خواگیان حەدم نییە خواگیان لەمە زیاتر شکنجەم بەسە خواگیان جێگەی بسڵمانەتیم بۆ حەواڵەکە جێگەی بسڵمانەتە لاڵیامە لەخوا شوان بووم لاڵیامە لەخوا خواگیانێ دەشەوی نەبر تواشا بیشەوی نەبر خوای ڕێ حواڵە کردیە ئەمە 27 ساڵەمە خزمەت دەکەم ئەبم مزگەوتە و تواشاکە نەم کردیە کاریایی نەفرێ ناڕەحەت بێ نەفرێ ناڕەحەت بێ ئیتر ڕۆژانە ئەوە لە ئەوەڵەوە هاتکم شەرتم کردگە لە تەو خوا وتمە خواگیان دەست ناگۆڕم داتۆ خزمەتەکەم لێنە بێڵی ئیتە ئەو دەست من نەخۆم نە خانەوادەم نە مناڵم نە حیچە دەستمان نەگۆڕیوە یعنی دەست بگۆڕین بیجی با ئەو کارە نەکەی ئەگەر شەو نیمە شەویش بووە ئەم کارمانە کردگە وە چەند ساڵی چە من لێنە خزمەت دەکەم بەم بزتە دائێسە نەم کردگە کارێ ئەم گشت کەسەتا هاتکە ینی ئێرادی بگری بێژی ئەوەتە خراوە یا ئەمەتە خراوە یا خۆم یا ژنم یا مناڵ و هیچ کام ئیمام جمعە لە ئەوڵەوە ئایا مشتەهیدی بووە لە شوون ئایا مشتەهیدی بووە ئایا خودایی لە شوون ئایا خوداییە ئیسە بووە مامۆستا ڕۆسەمی دایسێن بە چوە دانەمان سێ دانەمان ئایوەز کرد گەلێنە بۆ نوێژ جەعمە بەرگوزارەوێ چواسە 5 فەرزە ئێمە لێنە دەرگا و مرگامان گشت باز کردگە و نوێژ بەرگوزارەوێ چەند مەراسمی هەر مەراسمی بێ هەر کاری بێ قورئان خوێندن بێ مەراسم بێ گشتی لێنە بەرگوزارەوێ ئەم بزگەتەوە مزگەوتوی قەدیمە تواشاکەم بزگەوتی نییە بێژی تواشاکەی یا بە شتێ خاخین دروست بووە یا بە کاری خراو دروست بووە مزگەتی تەمیسە و مزگەتی نییە بەو جۆرە بێژی ئەمە ئێرادی هەچوو ئەمە یەخراوە ئەوە یەخراوە مزگەتی قەدیمە زمانێکە وەختی کریاسەوە بە تەمیسی و بە پاکی و بە دڵپاکی و بە نان حەلاڵ و بە دین قەیوە کریاس ئەم فەرشگەلیچە گشتی هەدیە هاوردیانە بۆ مزت بۆ باوکیان بۆ دایکیان بۆ دوعات ڕۆژ جەعمە دوعاکەن بۆ باوک و دایکیان گشتی هەدیەس هەر یەکی هین ماڵێکە ئەلان پیای ڕیشەرموو هات لە من پرسی وتی قاڵی دووتانە قاڵی ماوردە زوو زمانی زوو هاوردگ مەداخم ما ئێتە من هاوردمە ناو مەزە گەڕیا دوو دانە قاڵی بوو سەرکەلە چەرمووە و بردیە سەر ئەو خوارەوە لە شوونەوە قاڵیەکانی پێداکە چوو ئەو تایچیە هاورد ئەم تایە هاورد ئەم تا ڕوبەڕوە هاوردی ئەمەژی وتی بابێتە سێ دانە لەیە وتی بۆ باوکم دانیکە بۆ باوکم دانیکە بۆ دایکم دایکە بۆ کەسوکە